لە کاتژمێر 7 سەر لە بەیانی ئەمڕۆ یەکشەمەوە ناوەندەکانی دەنگدانی شاری کەرکووک بە ڕووی دەنگدەراندا کرانەوە و هاوڵاتیان بۆ دەنگدان ڕوویان لە بنکەکان کرد. ئەرکی پاراستنی ناوەندەکان خراببوونە ئەستۆی هێزە عێراقیەکان. عیبە ئەڕۆ لەوێنە دانیشن بەرگەکەنە بەریان خەبەریان لە میلەت نییە، زۆریان درۆزینە، زۆریان دزە ڕۆیشتنە، ئەوە بەسە حتا کەی ئەوە لە کووردە عەرەبە تورکمانە لە ئاخر شەر میلەت درۆی ئەوە تەفریقە بکە غریەتی نییە، غریەتی نییە، دینی نییە، میلەتی نییە، عێراقی نییە. عێراق ئێمەیە، کورە عێراق بگرن، کورە بەش نەکرێ، کورە وەڵڵا ئەو کافرانەواکە لە بینی ئەو میلەتە تەفریقە بکە. لە ساڵی 48 نامانەزانی کورد چێیە، عارەب چێیە، شیعە چێیە، بەسە عیب بمرن بۆ خۆتان. کەرکووک کراوەتە سێ بازنەی هەڵبژاردن، بازنەی باکوور و باشوور و ڕۆژاوای شارەکە. کێبەرکەی سەرەکی لە بازنەی دووە کە دەنگدەری کورد و عەرەب و تورکمانیشی تێدایە. والحمد لله والشكر بس نطلب الستر والعافية والله ينصركم. بەردەم بنکەکانی دەنگدان لە گەڕەکە کوردنشینەکان قەرەباڵغتر بوو بەراورد بە گەڕەکە تورکمانی و عەرەبیەکان. لایەنگری حیزبە کوردیەکان بە ئۆتۆمبیل و بە ئاڵای لایەنەکانیانەوە بە بەردەم بنکەکاندا دەسوڕانەوە. با دەنگ دەین نەیپرسین ئەوان خراو بین، با ئێمە باش بین ئەم کەرتە قەی ناکە، با ئێمە باش بین ئەوان خراپەیان لەگەڵمان ناکرد، با ئێمە دەنگ دەین بەشکەم بۆ خۆمان تۆزێ بەحەسێنەوە. ئەیوانێت خوا بەخوا دەنگە دەم هەتا بمرم حەد دەنگ بۆ کوردە دەم. داواکەم لە هاوڵاتیانی شاری کەرکووک بێنە سەر سندوقی دەنگدەن بەو لیستەی کە خۆیانەیانەوێ بەشک و کورد سەرکەوێت. هێزانامنیەکانی عێراقیش لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی دەنگداندا بە نێو کەرکووکدا دەسوڕانەوە و نمایشان ئەنجام دەدا و فڕۆکەش دەسوڕایەوە. مراتب سواء كانوا جيش أو اتحادية أو شرطة محلية وجميع الأجهزة الأمنية والاستخباراتية. فەرماندەی پرۆسە سەربازیەکانی کەرکووکیش دڵنیایی دەدا لە پاراستنی ناوەندەکانی دەنگدان. إنشاءالله بە ئەوەیەتی خوا پرۆسەی هەڵبژاردن بە ئاسایش و ئامان بەڕێوە دەچێت و دەمەوێ پەیامێک ئاراستەی هەموو خەڵکی کەرکووک بکەم وەرن هەڵبژێرن ئەوەی دەتانەوێ هیچ سەربازێکیان پۆلیسێک نابینن ڕێگاتان لە چونەژیرەوە بگرێ یان هەوڵ بدات ئەرکەکەتان سەختتر بکات بەڵکو بە پێچەوانەوە کارەکەتان ئاسان دەکەنەوە و لەگەڵتانە ڕادەوەستن و ئێوە مافتان هەیە کێ هەڵبژێرن. ژمارەی کورسیەکانی پارێزگای کەرکووک 12 کورسیە و کورد و عەرەب و تورکمان کێبەرکێ لەسەر ئەو 12 کورسیە دەکەن. دڵشاد ئەنواری، دەنگی ئەمریکا، کەرکووک.